ڕاگەیاندنی یەکەمین گروپی وەرگرتنی خوێندکاران و قوتابیانی کۆلێجی پزیشکی زانکۆی هەڵەبجەیە. بۆ یەکەمین جار زانکۆی هەڵەبجە لە دوای ڕەزامەندی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئێستا کۆلێجی پزیشکی هەیە و ڕوئیای وەزارەتی خوێندنی باڵا و جەنابی وەزیری خوێندنی باڵا بۆ کردنەوەی کۆلێجی پزیشکی ئەوەیە کە ئێمە بتوانین لە ڕێگەی ئەم کۆلێجەوە خزمەتێکی گەورەی شاری هەڵەبجەی خۆشەویست بکەین. هەرچەندە ئێمە هەرچێ بکەین بۆ هەڵەبجە ناگاتە ئاستی و قوربانی و سەروەریانەی کە ئەو شارە بەرامبەر بە میلەتەکەمان هەیەی. بەڵام پێمان وایە کردنەوەی کۆلێجی پزیشکی هەوڵێکی گرنگی وەزارەتی خوێندنی باڵایە بۆ ئەوەی هەم دەرفەتی خوێندن بۆ قوتابیان و خوێندکاران بڕەخسێنین و هەم کۆلێجی پزیشکی بکەینە ئامرازێک بۆ خزمەتکردنی شاری هەڵەبجە و بۆ پەرەپێدانی کەرتی تەندروستی و بۆ دروستکردنی فرسەتی خوێندن بۆ گەنجانی شارەکەمان. وەکو فەرمانگە ئێمە ئامادەکاریمان کردووە و ئیشمان لەسەر کردو بۆی بتوانین ئەم ساڵوەریان بگرین بە تەنها بۆ ئەم ساڵ بەڕاستی، چونکە ئەم پرسێکی زۆر چارەنووس سازە، ینی پێشتری جۆبزام لە کۆنگرەی ڕۆژنامەگەری ڕاگەیاندنی ئەنجامەکانی زانکۆلاین بە وردی باسمان کرد کە وەزارەتی ئەوقاف وەزارەتێکە ئەرچێکی و ئەرک و بەرپرسیارەتێکی تایبەتی هەیە، نەک کردنەوەی ئامادەی و پەیمانگا و لەم شێوانە. بۆیە ئەم پرسە بەڕاستی ئەبێ بە شێوەیەکی بنچینەی و بنەڕەتی چارەسەر بکرێ، کامەش پێویستمان بە پشتیوانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و خودی ئەنجومەنی وەزیران خۆیەتی کە هەوڵ بدرێ ئەم ئامادەیانە بگەڕێنەوە سەر وەزارەتی پەروەردە کە وەزارەتێکی معنی و تایبەتمەندە بە خوێندن. بەڵام بۆ ئەم ساڵ وەکوتم جەنابی وەزیر ئێمەی ڕاستپاردووە کە بتوانین چارەسەریان بۆ بکەین و ئینشاڵڵە چارەسەریان بۆ بکەین بۆ وەرگرتنیان، بەڵام تەنها بۆ ئەم ساڵە ئەمانەوێت لێرەوە ڕای بگەینین بۆ ساڵی داهاتوو ئەم پرسە ئەبێ بە بنەڕەتی چارەسەر بکرێ، ئەژینە خوێندکارەکانی ئەم ئامادەیانە ئەو کاتە وەرناگیرن.